بسم الله الرحمن الرحيم کتێبخانەی دەنجی ڕۆشنایی. ناسنامەی نامیلکە. ناوی نامیلکە فەزلی زانست لە ڕوانگەی قورئان و فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم و وتەی پێشینان. ئامادەکردنی ئەحمەد عەلی ئەمین. پێداچوونەوەی مامۆستا طاریق حەسەن هەمەوەندی. بەرگ کامەران حوسێن. ساڵی چاپ 1432 کۆچی بەرامبەر بە 2012 میلادی. تیراژ 500 دانە. لە بەڕێوەبەراتی گشتی کتێبخانە گشتیەکان ژمارەی سپاردنی 1008 2013 پێدراوە. چاپخانەی شارستان. خوێندنەوەی هێمن گەردی. کارە دەنجەکان هاوکار محەممەد حەسەن. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق. زانست دەبێت فێرخوازان و خەڵکی تر بەرەو ڕووی بڕۆن و هەوڵی فێربوونی بدەن، نەک چاوەڕوانی بکەن خۆی بێت بۆ لایەن. پێشکەشە بە دایک و باوکم، بە خونچە تازە پێگەیشتوەکان و فێرخوازە دڵگەشەکانی زانستی شەرعی، ئەوانەی ئیسلام ئەکەنە ڕێبازی ژیانیان و دوا ڕۆژێکی مەردانە بۆ ئادەمیزاد بەدەستدێنن. پێشەچی الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. أما بعد، لراستیدا گەورەترین و پیرۆسترین شت لەم دنیادا ناسینی خودای گەورەیە کە بەدیهێنەری هەموو بەدیهێنراوەکانە، ڕۆزی دەریانە، ژیانەریانە، مرێنەریانە، خاوەنی ڕاستەقینەی هەموو شتێکە، هەر خۆیشی بەتەنیا هەڵسوڕێنەری هەموو کاروبارەکانە، هیچ لە فەرمانی ئەو بەدەر نییە. پاش ناسینی ذاتی ئەڵڵا، پیرۆسترین شت ناسینی ئەو بەرنامەیە کە ئەو دایڕشتووە بۆ مرۆڤەکان لەسەر زەویدا بۆ ئەوەی کاروبارەکانی خۆیانی لەسەردا ڕژن و بەختەوەری و سەرفرازی ژیانی دنیا و دواڕۆژ بەدەست بهێنن. جاناسینی ئەمانەش هەموو بە وەرگرتنی زانستە شەرعیەکان دەبێت. بۆیە بەڕێزترین و پیرۆسترین کار لەسەر ئەم زەویەدا وەرگرتنی زانستە شەرعیەکانە و فێرکردنیەتی بە خەڵکی کە کاری پێغەمبەرانە، درود و سەلامی خۆیان لەسەر بێت. بۆیە ئەوانیش بەڕێزترین و گەورەترین مرۆڤەکانی خوای گەورەن. برای بەڕێز و خۆشەویستمان کاک ئەحمەد لە زنجیرەوانەکانی ڕەوشتی فێرخوازی زانستە شەرعیەکان ئاداب و طالب العلمدا ئامادە بوو لە هاوینی ساڵی 1430 کۆچی بە قوتابیە خۆشەویستەکانمان دامانەوە. جا پاش ماوەیەک بەڕێزان هەستان بە کۆکردنەوەی ئەم بابەت و پاشان داوای لە من کرد پێداچنەوەی بۆ بکەم. منیش پاش چاوپێخشاندنی بۆم دەرکەوت کە شایستەی بڵاوکردنەوەیە، چونکە خزمەت بە فێرخوازانی زانستە شەرعیەکان و خەڵکانی تری موسڵمانیش دەکات. هیوادارم خوای گەورە بیکاتە توێشوی قیامەتی و سوود بەو خەڵک و برایانە بگێنێت کە دەیخوێننەوە. وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم. طارق حەسەن هەمەوەندی کفری، کوردستان، سەفەر الخەیر، 1432. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. فەزلی زانست لە ڕوانگەی قورئان. ئاەتی یەکەم. خوای گەورە لە سوڕەی ئالی عیمران ئاەتی 18دا دەفەرمێت: شهد الله أنه لا إله إلا هو والملائكة وأولو العلم قائما بالقسط لا إله إلا هو العزيز الحكيم. واتە
خی گەورە لە ڕێگەی دروستکراوانیەوە کە هەموو نیشانەی دەسەڵاتی دەنوێنن خۆی شایەتی داوە و دەری خستووە و سەلماندویەتی کە بەڕاستی جگە لەو هیچ خۆیەکی تر نییە کە شایانی پەرستن بێت هەروە فریشتەکان و خاوەن زانستەکانیش لە پێغەمبەران و زانایان کە بە ڕێگەیەکی ڕاست و دروست دەیسەلمێنن خوا هەمیشە دادپەروەری ڕەهایە و جگە لەو زاتە خۆیەکی تر نییە ئەو خۆیەکی باڵادەست و دانایە. زانای پایبەرز ئیمامی قورتوبی ڕەحمەتی خوای لێبێت لەبارەی دابەزینی ئەم ئاەتە پیرۆزەوە دەڵێت کاتێک پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چوو بۆ شاری مەدینە و دەوڵەتی ئیسلامی دامەزراند پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەرکەوت و ناسرا دوان لە زانەکانی یەهودیەکانی شام چاویان بە شاری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەوت شاری مەدینە یەکێکیان بەوەی تری گوت ئای ئەم شارە چەندە و شارە دەچێت کە لە ئاخیر زەماندا پێغەمبەری تیادا دەردەچێت بە نیشانەکانیدا زانیبیان کە تەورات و ئینجیل بۆیان مابووە جا کاتێک چوونە ژوورەوە بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕاستە و خۆ ناستیانەوە بەو نیشانانەی لە تەورات باس کرابوو دەربارەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە لە کۆتا زەماندا دەردەکەوێت بۆ هەموو جیهان ئەو دوو یەهودیا پرسیاریان لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کرد گوتیان تۆ محەممەدیت فەرمووی بەڵێ من محەممەدم وتیان تۆ ئەحمەدیت فەرمی بەڵێ من ئەحمەدم وتیان پرسیاری شایەتیەکت لێ دەکەین ئەگەر وەرامماندایەوە ئەوە بڕوات پێ دەکەین و دەبینە مسلمان و شوێنی بەرنامەکەت دەکەوین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی بپرسن وتیان هەواڵمان بدەرێ لەسەر گەورەترین شایەتی کە لە کتێبی خوای گەورە هەیە خوای گەورەش ئەم ئاەتەی دابەزاندە سەر پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم کە لە سوڕەی ئالی عیمران ئاەتی 18 دەفەرمێت شهد الله أنه لا إله إلا هو والملائكة وأولو العلم قائما بالقسط لا إله إلا هو العزيز الحكيم کاتێک دوو زانا یەهودیەکە گوێیان لەم ئاەتە بوو کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆیانی وت یەکسەر باوەڕیان پێی هێنا و بەڕاستیان زانی واتە شهد الله أنه لا إله إلا هو والملائكة وأولو العلم خوا لە ڕێگەی دروستکراوەکانیەوە شایەتی دەدا خۆ هەر خۆی بەسە بۆ شایەتی پاشان فریشتە و زانەکانی شایەتی دەدەن کە بێجگەل لە خۆی هیچ پەرستراوێکی شایستە و شیاوی و ڕاستەقینە نییە قائما بالقسط گشت کاتێکیش لە نێوان بوونەوەراندا دادپەروەری ڕاگرتووە لا إله إلا هو العزيز الحكيم دووبارە غەیری خۆی و هیچ پەرستراوێکی تر نییە جگەل لە ئەڵڵا باڵادەست و زاڵە کارجوان و کارزانە بۆیە هەمیشە بەدادگەرانە لە نێو گشت بوونەوەردا ئەجوڵێتەوە بەڵێ ئەمە بۆ زانایان ئێجگار پلەپایەکی گەورەیە کە خوای گەورە لە پاڵ خۆی و فریشتەکانیشدا بۆ تاک و تەنیایی خۆی دیانگرێ بەشایەت حەق ئەوانیش حەقڕە و حەقبێژ بن ئەم لاو ئەولا نەکەن واتە ئەو زاتە بە هەر کەس بیەوێت و شایستە بێت حیکمەت و دانایی پێدەبەخشێت و هەر کەس حیکمەتی پێبەخشرێت ئەوە بێگومان خێرێکی زۆری پێدراوە جا بێجگەل لە ژیر و هۆشمەندەکان کەسانی تر لەو بەهرەیە تێناگەن و پندوەرناگرن ئیبن قوتەیبە و جەماوەری زانایان دەڵێن ژیری و دانایی بریتە لە پێکانی ڕاستی و کارکردن پێی ئەویش بریتە لە زانست و زانیاری سوودبەخش و کارکردنی خێر و چاکە ئیبن القەیم ڕەحمەتی خوای لێبێت دەڵێت خوای گەورە شایەتی داوە بۆ ئەو کەسەی کە زانست و زانیاری دەست دەکەوێ ئەوە خێری زۆری دەستکەوتووە ئاەتی سێەم خوای گەورە لە سوڕەی ئالی عیمران دەفەرمێت كونوا ربانيين واتا پێغەمبەران درود و سلامی خوایان لەسەر بێت بە خەڵکیان هەر ئەمە گوتووە وەرن ببنە زانا و ملکەتی تەواوی فەرمانەکانی خوا ببن و خو سیفەتی خوایی بگرن بۆ هیچ ئادەمیزاد و کەسێک نەگونجاوە کە خوا کتێبی ئاسمانی و فەرمان ڕەوایی پێغەمبەراتی پێ ببەخشێت لەوە دوا بە خەڵکی بڵێت وەرن ببنە عەبد و بەندەی من لە جیاتیەوەی بەندە و عەبدی خوا بن بەڵکو بە خەڵکیان گوتووە هەوڵ بدەن بۆ خوا بژین و لێبڕاو بن بۆ ڕەزامەندی پەروەردگار هەوڵ بدەن
بەوەش دەبنە خواناس و ڕەبانی کە بەرنامەی خوافێری خەڵکی بکەن و خۆشتان بەردەوام هەوڵی فێربوونی بدەن. ابن عباس رضی الله عنه لە تەفسیرەکەیدا دەڵێت ببن بە زانایەکی شەرعناس بەغەوی ڕەحمەتی خوای لێبێت دەڵێت زانان لای خوای گەورە زۆر بەڕێزن چونکە زانان بە زانست خەڵکی پەروەردە دەکەن و بە زانستەکەیان دەزانن چی حرامە و چی حەڵاڵە خەڵکی ئاگادار دەکەنەوە لە حرام و حەڵاڵ. ئاەتی چوارەم خدای گەورە لە قورئانی پیرۆز لە سوورەی یونس ئاەتی 58 دەفەرمێت قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا هو خير مما يجمعون. واتە ئەی محەممەد صلى الله عليه وسلم بە ئیمانداران بڵێ با دڵشاد و شادمان بن بە فەزل و بەخشش و ڕەحمەتی خوایی کە قورئان بەرنامەی خوایە کەوابوو هەر بەوە دڵخۆش بن هەر ئەوەش چاکترە بۆیان لە هەموو ئەو شتانەی کە خەڵکی خەریکن کۆی دەکەنەوە و کەڵەکەی دەکەن. ابن القیم ڕەحمەتی خوای لێبێت لە مفتاح دار السەعادە مجلد 1 دەفەرمێت خوای گەورە بە ئەهلی زانست و زانیاری ئەمری کردو دڵخۆش بن بەوەی خوای گەورە پێتانی داوە و پێیانی گوتو ئەو زانست و زانیاریە باشتر لەوەی خەڵکی کۆی دەکاتەوە. کەواتە لێرەدا جوداوازی نێوان زانست و پارەمان بۆ دەردەکەوێت. یەکەم زانست دەمێنێتەوە بەڵام پارە نامێنێتەوە. دووەم زانست بەبەخشینی بە کەسانی تر زیاد دەکات بەڵام پارە بەبەخشینی بە کەسانی تر کەم دەکات. سەیەم زانست لە خراپەکردن دەتپارێزێ بەڵام پارە هانی خراپەت دەدات. چارەم زانست خزمەتت دەکات بەڵام پارە دەبێ خزمەتی بکەیت. پێنجەم ئەگەر خاوەنی پارە مرد پارەکە بەجێ دەهێڵێت بەڵام زانست لە ناو قەبریشدا لەگەڵتدایە و دەتپارێزێت. شەشەم پارە بە هەموو کەسێک دەدرێت بەڵام زانست تەنها بە ئیمانداران دەدرێت. حەفتەم زانست چەند زیاد بکات ئەوە دەروونت ئەوەندەش زیاتر ئاسوودە دەبێت بەڵام پارەت چەند زیاد بکات ئەوە دەروونت ئاسوودە نابێت و ڕەزیل و چروکیش دەبێت. هەشتەم خاوەن زانست هەموو خەڵکی پاشا و گەدا پێویستیان پێێتی بەڵام خاوەن پارە تەنها هەژاران پێویستیان پێێتی. نۆیەم زانست پارێزگاری لە خاوەنەکەی دەکات بەڵام پارە دەبێت خاوەنەکەی پارێزگاری لێ بکات. تێبینی دەرکردنی پارە واجبە هەوڵدان بۆ زیادکردنی سنەتە بەڵام گەنجینەکردنی و زۆر سەرقاڵبوون پێوە مەکروهە گەنجینەکردنی و نەبەخشین لێی حرامە. ئاەتی پێنجەم خدای گەورە دەفەرمێت لە سوورەی ئەلمائیدە ئاەتی 4 يسألونك ماذا أحل لهم قل أحل لكم الطيبات وما علمتم من الجوارح مكلبين تعلمونهن مما علمكم الله فكلوا مما أمسكن عليكم واذكروا اسم الله عليه واتقوا الله إن الله سريع الحساب. واتا أي محمد صلى الله عليه وسلم پرسیار لێ دەکەن چی حەڵال کراوە بۆیان پێیان بڵێ هەرچی خۆراکی چاک و پاکە بۆتان حەڵال کراوە ئەوەش باڵندە و تانجی شکاری بۆتان ڕاو دەکەن و فێتان کردوون بێگومان خوا توانای بەخشیوە بە مرۆڤ بتوانێت مەشق بکات بە گیانداران و فێریان بکات ڕاوی بۆ بکەن بە تایبەتت تانجی دەبخۆن لەوەی بۆتان دەگرن و ناوی خوای لێبێهێنن و کاتێک بەڕەڵای دەکەن و کاتێک لی دەخۆن هەر لە خوایش بترسن و پارێزگار بن. ئەی ڕاوچیەکان بەڕاستی خوا بە خێرایی لێپرسینە و ئەنجام دەدات ورد و درشتی کردار و ڕەفتار فرامۆش ناکات. ابن القیم ڕەحمەتی خوای لێبێت هەر لە مفتاح دار السەعادە مجلدی 156 دا دەڵێت خوای گەورە ڕاوکردنی نێچیرێک بەدەم سەگەکەوە بمرێ و سەگەکە فێرکراو نەبێ ئەوە نێچیرەکە خواردنی حرام دەبێ بەڵام ئەگەر سەگەکە فێرکراو بێ ئەوە نێچیرەکە خواردنی حەڵال دەبێ. ئەمەش خۆی لە خۆیان بەڵگێ لەسەر شەڕەف و فەزلی زانست. پاشان دەڵێت لەبەر تایبەتمەندیەتی زانست و زانیاری نەبوایە ئەوە ڕاوکردن بە سەجی فێرکرا و فێرنەکراو وەک یەک دەبوو. لەم ئاەتەوە ئەمانەی خوارەوەمان بۆ دەردەکەوێت. یەکەم
دەبێ بۆ گشت کاروباری ژیانت بە تایبەتی بە دەربارەی حەڵاڵ و حەرام لە زانایەکی شەرەعزان بپرسی. دووەم، گۆشتی نێچیت بەم مەرجانەی خوارەوە حەڵاڵە، یەکەم ڕاوپێکردن فێر کراو بێ. دووەم، ئەو کاتە بەڕەڵا دەکرێ و دەنێردرێ بۆ نێچیرەکە بسمیلای لەسەر بکرێ. سێیەم، کاتێ نێچیرەکەی گرد لێی نەخوا. چوارەم، ئەو کاتە دەنێردرێ بە نیەتی حەڵالکردنەوە بنێردرێ. پێنجەم، هەر گیان لە بەرێک بە تفەنگ یان هەر ئامێرێکی تری تیژ نەک بەدار بە بەردی پان گیانی لەدەستدا حەڵاڵە. ئاەتی شەشەم، خدای گەورە لە سوورەی تەوبە ئاەتی 122 دا دەفەرمێت: وما كان المؤمنون لينفروا كافة فلولا نفر من كل فرقة منهم طائفة ليتفقهوا في الدين ولينذروا قومهم إذا رجعوا إليهم لعلهم يحذرون. واتا جارڕەوان نییە هاچی ئیمانداران هەیە بەجارێک بچن بۆ غەزا یان بۆ هەر کارێکی پێویست. دەی بۆچی لە هەر هۆز و دەستەیەک کەسانێک نەچوون بۆ خوێندن تا شارەزابن لە ئاین تێبگەن و فێر ببن و قەومەکەشیان تێبگێنن و فێریان بکەن کاتێک کە گەڕانەوە بۆ لایەن، بۆ ئەوەی ئەوان هۆشیار ببنەوە خۆیان بپارێزن لە گوناه و خوا لە خۆ نەڕەنجێنن. ئیبن القەیم ڕەحمەتی خوای لێبێت لە کتێبی جامع العلم مجلدی 1 لاپەڕەسیدا لە سوفیانی کوڕی عویەینە دەجێڕێتەوە فێربوونی زانستی شەرعی و کۆشش و جیهاد لە پێناوی خوای گەورەدا فەرزن لەسەر کۆمەڵی مسلمانان بەگشتی و هەندێکیان دەتوانن لە جیاتی هەندێکیان پێی هەڵسن. جا ئەم ئاەتەی خوێندەوە: فلولا نفر من كل فرقة منهم طائفة. واتا با لباتیەوە هەموو بچنە دەرێ لەناو هەر دەستەیەک چەند کەسێکیان بچنە دەرێ. ئاەتی حەوتەم، خوای گەورە لە سوورەی ئەز-زومەر ئاەتی 9 دا دەفەرمێت: قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون إنما يتذكر أولو الألباب. واتا أي پیغمبر صلى الله عليه وسلم بڵێ ئایا ئەو کەسانەی کە دەزانن و شارەزان وەک ئەوانن کە هیچ نازانن و شارەزاییان نییە، بەڕاستی تەنها خاوەن بیر و هۆشەکان لەم جۆرە یادەوەریانە سوود وەردەگرن و تێدەگەن لە حەقیقەتی دنیا و قیامەت و دڵنیان ژیانی دنیا فرسەتێکی بەنرخاو بۆ بەدەستێنانی ڕەزامەندی خوا بەکاری دێهێنن. ئیبن القەیم ڕەحمەتی خوای لێبێت دەڵێت پاک و بێگەردی بۆ خوای گەورە کە نەهی کردووە لە یەکسانی نێوان هاوڵانی زانست و زانیاری و ئەوانەی شارەزان لێی لەگەڵ ئەو کەسانەی هاوڵی نین، وەک چۆن خوای گەورە نەهی کردووە لە نێوان هاوڵانی بەهەشت و هاوڵانی دۆزەخ کە دەفەرمێت: لا يستوي أصحاب النار وأصحاب الجنة. سورة حشر آياتي 20. وتا هاوڵانی دۆزەخ و هاوڵانی بەهەشت یەکسان و بەرامبەر نین لە تەرازووی دادگەری خوادا. ئەمەش بەڵگێ لەسەر بەرزی پلە و پایە و شەڕەفی ئەهلی زانست و زانیاری. لەبەر ئەوە بە هیچ شێوەیەک ناکرێ یەکسانی بکەین لە نێوان هاوڵانی بەهەشت و هاوڵانی دۆزەخ، هەروەهاش ناکرێ یەکسانی بکەین لە نێوان کەسانی زانا و شارەزا لەگەڵ کەسانی نەفام و نەخوێندەوار، بەڵکو بە شێوەیەک دەبێ خوای گەورە لەم ئاەتەی تر پێمانی فەرمووە. ئاەتی 8، خوای گەورە لە سوورەی ئەلموجادەلە ئاەتی 11 دەفەرمێت: يا أيها الذين آمنوا إذا قيل لكم تفسحوا في المجالس فافسحوا يفسح الله لكم وإذا قيل انشزوا فانشزوا يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات والله بما تعملون خبير. واتا أي أواني باورتان هناوا کاتێک لە دانیشتن و کۆبوونەکاندا پێتان دەوترێت ڕێ بدەن بە کەسانی تر و ئەڵقەی دانیشتنەکە فراوان بکەن، ئەوە ئێوەش فراوانی بکەن. ئەگەر ئێوە واتان کرد خوا پاداشتی فراوانتان پێدەبەخشێت
کاتێکیش پێتان دەوترێت هەستن و جێگە چۆل بکەن بۆ پیا و ماقوڵ و ڕیش سپی و گەورەکانتان جێگەی چۆڵ بکەن. جاگەر واتان کرد خی گەورە ئەوانەی ئیمانیان هێناوە لە ئێوە و ئەوانشتان زانست و زانیاریان پێدراوە چەندەها پلەپایە بەرزیان دەکاتەوە. خی گەورەش ئاگادارە بەو کار و کردوانەی کە ئەنجامی دەدەن. ئیبن القەییم ڕەحمەتی خوای لێبێت لە زاد المەیسیر لە مجلدی 8 لە 593دا دەڵێت ئەوانەی خاوەنی زانست و زانیارین خی گەورە چەندەها پلە بەرزیان دەکاتەوە لە چاو ئەوانەی خاوەنی نین و ئایا لەم بەرزکردنەوەی لە دنیادا یان لە دوا ڕۆژ دوو شێوە لە خۆی دەگرێت. یەکەمیان ئەوە خەبەردانە پێیان بۆ بەرزکردنەوەی پلیان لە بەهەشدا، دووەمیان بەرزکردنەوەی پلەی دانیشتن و کۆبوونەکانیانە لە دنیادا، ڕێخستنیشیان لە دانیشتن و کۆبوونەکانیشیان بە پێی تەقوا و زانستەکەیان پلەکەیان دیاری دەکرێت. ئیبن مەسعود خدا لێ ڕازی بێت دەیوت ئەی خەڵچینە بە شێوەیەک لەم ئاەتە تێبگەن واتان لێ بکات زانستان لای خۆشەویست بێت، چونکە خوای گەورە مسلمانی زانا و شارەزا بەرز دەکاتەوە بەسەر ئەوانەی کە نەزانن بە چەندەها پلە. ئیبن القەییم ڕەحمەتی خوای لێبێت لە مفتاح دار السەعادە لە بەرجی یەکەم لە پەڕە 50دا دەڵێت خوای گەورە لە قورئانی پیرۆزدا ئاگادارمانی کردوتەوە بەرزکردنەوەی پلا بە 4 شێوە دەبێت. یەکەم ئەم ئاەتەی پێشەوە کە تازە باسمان کرد لە سوڕی ئەلموجادەلە ئاەتی 11، دووەم خوای گەورە لە سوڕی ئەنفال ئاەتی 2 تا 4 دەفەرمێت إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا وعلى ربهم يتوكلون الذين يقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون أولئك هم المؤمنون حقا لهم درجات عند ربهم ومغفرة ورزق كريم. واتا بێگومان ئیماندارانی ڕاستەقینە ئەوانن یەکەم کە کاتێک ناوی خوا برا ئەوە دڵەکانیان دەترسێت و دەهەژێت، دووەم کاتێکیش ئاەت و فەرمانەکانی ئێمەیان بەسەردا بخوێندرێتەوە ئەوە ئیمان و باوەڕیان زیاد دەکات، سێەم لە هەموو کاروبارێکیشاندا هەر پشت بە پەروەردگاری خۆیان دەبەستن، چوارەم ئەوانن کە نوێژەکانیان بە چاچی ئەنجام دەدەن، پێنجەم هەندێک لەو ڕزق و ڕۆزەی پێمان داون دەیبەخشن و سەرفی دەکەن. ئەوانە هەر خۆیان ئیماندارانی ڕاستەقینن، چەندەها پلە و پایی بەرزیان بۆ هەیە لای پەروەردگاریان و لێخۆشبوون و ڕزق و ڕۆزی هەمیشەیی لەگەڵ ڕێزدا. سێەم خوای گەورە لە سوڕەی طاها ئاەتی 75دا دەفەرمێت ومن يأته مؤمنا قد عمل الصالحات فأولئك لهم الدرجات العلا. واتە ئەو کەسەش بە ئیمانەوە بگەڕێتەوە بۆ لای و بەڕاستی کردەوە چاکەکانی ئەنجامدا بێت ئەوە بۆ ئەوانە پلە و پایی بەرز و بڵند ئامادەیە. چوارەم خوای پەروەردگار لە قورئانی پیرۆز لە سوڕەی ئەنیسا ئاەتی 95 و 96دا دەفەرمێت لا يستوي القاعدون من المؤمنين غير أولي الضرر والمجاهدون في سبيل الله بأموالهم وأنفسهم فضل الله المجاهدين بأموالهم وأنفسهم على القاعدين درجة وكلا وعد الله الحسنى وفضل الله المجاهدين على القاعدين أجرا عظيما درجات منه ومغفرة ورحمة وكان الله غفورا رحيما. واتا ئەوانەی دانیشتون لە ئیمانداران و جەنگ ناکەن مەگەر ئەوانیان کە ناتەواون واتا کوێر و شەل و نەخۆشن تا دوایی لەگەڵ ئەوانەدا کە جیهاد و کۆشش دەکەن لە پێناوی خوادا بە ماڵ و سامان و خۆیان چوون یەک نین، بێگومان خوا فەزل و ڕێز و پلەیەکی تایبەتی بڕیارداوە بۆ تێکۆشەران بە ماڵیان و خۆیان بەسەر ئەوانەدا کە دانیشتون و فیداکاری ناکەن و گیان بەخت ناکەن
خوای گەورە بە هەر دەستەیەک بەڵێنی چاک و بەنرخی داوە بێگومان خوا فەزل و ڕێز و پاداشتی گەورە و بێسنووری ئەو تێکەوشەر و مجاهیدانەی داوە بەسەر ئەو دانیشتوانەدا ئەویش چەندەها پلە و پایەن بە گوێرەی هەوڵ و کۆشش لەلایەن خواوە پێشکەش دەکرێن بە گوێرەی ڕادەی نیەت پاچی و تێکۆشان هاوڕێن لەگەڵ لێخۆشبوون و ڕەحمەتدا چونکە خوای گەورە هەمیشە و بەردەوام لێخۆش بووە و بەڕەحم و دڵۆڤانە ئەمەش 4 ئاەتە لە سیانیاندا بەرزکردنەوەیە بە چەندەها پلە بۆ کەسانی بڕواداری خاوەن زانستی سوود بەخۆش وەکاری چاکە و لە 4ەمدا بەرزکردنەوەی پلێ بۆ تێکۆشەران لە پێناوی خوا هەمووی بۆ ئەو کەسانەیە کە زانست و زانیاریان هەیە و تێدەکۆشن ئەو زانست و تێکۆشانەی دەبێتە هۆی ڕاستڕەوی ئاینی ئیسلام ئاەتی 9 خوای گەورە لە سوڕەی فاتر ئاەتی 28دا دەفەرمێت إنما يخشى الله من عباده العلماء إن الله عزيز غفور واتە بەڕاستی لە بەندەکانی خوادا هەر زاناکانن لە خوا ترسن و سەری نەوازشی بۆ دانوێنن چونکە هەر ئەوان دەزانن ئەو زاتێ چ خاوەندە سەڵاتێکە بێگومان خوا دەسەڵاتدارە هەر شتێ بیەوێ ئەیکات تاوان پۆش و لێبوردەیە ئیبن کەثیر ڕەحمەتی خوای لێبێت لە تەفسیرەکەیدا لە بەرجی 3 لە لاپەڕە 553دا دەڵێت زانەکان بە ترسێک لە خوای گەورە دەترسن کە واتای ترس بێت چونکە هەر کاتێک زانیاری زیادی کرد لەسەر تەواوی دەسەڵاتی خوا و هەر کاتێک زانیاری بە ناوە جوانەکانی خوای گەورە زیادی کرد و زانست پێی کامل بوو ئەوە ترس لە خوای گەورە گەورەتر و زیاتر دەبێت ئیبن القەیم ڕەحمەتی خوای لێبێت لە میفتاح دار السەعادە بەرجی 1 لاپەڕە 51دا دەڵێت خدای گەورە لە خواترسانی لە خاوەن زانستەکاندا سنووردار کردووە ئیبن عەباس خدا لێ ڕازی بێت دەڵێت زانای خواناز ئەو کەسەیە هیچ شتێک نەکا بە هاوبەش بۆ خوا حەڵاڵی بە حەڵاڵ بزانێ و حرامیشی بە حرام بزانێت وەسیەت و سپاردەکانیشی بپارێزێ و چاوەنواری ڕۆژی دوایی و دیداری ئەو بێ و خۆی بۆ ئامادە بکات سعیدی کوڕی جوبەیریش ڕەحمەتی خوای لێبێت دەڵێت زانا هەر ئەو کەسێ بەنهێنی لە خوا بترسێ و ڕوو لە هەر شتێ وەرجێڕێ کە خوای گەورە ڕووی لێ وەرجێڕاوە ئیبن مەسعود خدا لێ ڕازی بێت دەڵێت زۆری زانست بە قسەی زۆر و بۆر نییە وەکو زانست هەر لە خواترساندنە بە زۆری ئیمامی مالک ڕەحمەتی خوای لێبێت دەڵێت زانیاری بە ڕیوایەتی زۆر نییە بەڵکو نور و ڕووناچیەکە خوای گەورە بۆی دەخاتە دڵەوە تێبینی هەر کەسێ چەندێ زانا بێت ئەوەندەش لە خوای گەورە دەترسێ ئەگەر کەسێ بیوێ زیاتر لە خوا بترسێ ئەوە بە هەوڵدات زانست و زانیاری خۆی زیاد بکات ئاەتی 10 خدای گەورە لە سوڕەی ئەلبەیینە ئاەتی 18 دەفەرمێت جزاؤهم عند ربهم جنات عدن تجري من تحتها الأنهار خالدين فيها أبدا رضي الله عنهم ورضوا عنه ذلك لمن خشي ربه واتا پاداشتیان لای پەروەردگاریان بەهەشتینی پڕ لە باخی چڕە کە کۆشک و تەلاریان تیادا ون بوون چەندەها ڕووباریش بەژێر درەخت و بەردەم کۆشکەکانیاندا دەڕوات و لەوێ ژیانی هەمیشەیی و بەردەوام بۆ هەتایە دەبەنە سەر ئەوانە خوا ڕازیە لێیان و ئەوانیش لەو ڕازین چۆن ڕازی نابن ئەی پەروەردگاری خۆشەویست بەڕاستی نازانین بە چ زمانێک سوپاسگوزارت بین بێگومان ئەو ڕێز و قەدرە بۆ ئەو کەسەیە کە لە پەروەردگاری ترساوە و فەرمانەکانی بەجێهێناوە خوای گەورە پێمانی ڕاگەیاندووە ئەوانەی لە خوا دەترسن زانان بەڵگەشت بۆ ئەوە ئەو پاداشتەیە کە بۆ زانایان دانراوە ئاەتی 11 خوای گەورە لە سوڕەی ئەلئەنعام ئاەتی 122دا دەفەرمێت أومن كان ميتا فأحييناه وجعلنا له نورا يمشي به في الناس كمن مثله في الظلمات ليس بخارج منها كذلك زين للكافرين ما كانوا يعملون واتا
ئایا ئەو کەسەی کە مردوو بوو بەهۆی بێباوەڕیەوە ئینجا بەهۆی ئیمان و زیندومان کردەوە و نور و ڕووناچێکمان بۆ ساز کرد لە ژیاندا کە قورئانە لەناو خەڵکیدا پێی دەڕوات و هەڵس و کەوتی پێدەکات هاندەریەتی بۆ هەموو چاکێک و دەیجێڕێتەوە لە هەموو خراپەیەک ئایا ئەو کەسە وەکو ئەوە وایە کە لە ناو تاریچەکاندا گیری خواردووە و لێی دەرناچێت ئاەتی 12 خدای گەورە لە سوڕێ العەسڕ ئاەتی 1 تا 3 دەفەرمێت والعصر إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر واتا سوێن بە زەمانە سوێن بە کاتی عەسر بەڕاستی ئادەمیزاد لە زەرەرمەندی و خەسارەتمەندیدایە بێجگە لەوانەی کە باوەڕیان هێناوە و کار و کردەوەی چاچیان ئەنجامداوە و ئامۆژگاری یەکتریشیان کردووە کە هەمیشە پابەندی حەق بن پابەندی حەقیش پێویستی بە خۆگری هەیە لەبەرەوە بەردەوام ئامۆژگاری یەکتریان کردووە تا هەمیشە و بەردەوام خۆگر و ئارامگریش بن ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێت دەڵێت ئەگەر هەموو خەڵکی بیریان لەم سوورەتە بکردایەتەوە بەسیان بوو بۆ ڕوونکردنەوەی ئەمەش هەروەک چۆن ئیبن القەیم ڕەحمەتی خوای لێبێت دەڵێت ئەم چوار پلەیە ئەگەر کەسێک تەواوی بکات ئەوە دەگاتە تەواوی مەبەستی یەکەمیان زانینی حەق دووەمیان کردەوە پێکردنی سێمیان فێرکردنی ئەو کەسانەی باش نایزانن چوارەمیان ئارامگرتن لەسەر فێربوونی و کارکردن پێی و فێرکردنی کەسانی تر جاخوای گەورە ئەم چوار پلەی لەم سوورەتە باس کردووە خوای پاک و بێگەرد لەم سوورەتە سوێندی بە والعەسڕ خواردووە واتە سوێن بە زەمانە سوێن بە کاتی عەسر ئین الئینسانە لەفی خسر واتە هەموو کەسێک لە خەسارەتمەندیدایە ئیلا الذین ئامنوا واتە بێجگە لەوانەی کە باوەڕی ڕاستەقینەیان هێناوە ئەمە ژەو کەسانەیە کە ڕاستیان زانی و باوەڕیان پێهێنا ئەمە پلەیەکە وعاملوا الصالحات واتە کار و کردەوە چاکەکانیان ئەنجام داوە ئەمانەش ئەوانن کاریان بەوە کردووە کە زانیویانە لە کردەوە ڕاستەکان ئەمەش پلەیەکی ترە وتواصوا بالحق واتە ئامۆژگاری یەکتریشیان کردووە هەمیشە پابەندی حەق بن پابەندی حەقیش پێویستی بە خۆگری هەیە و ئامۆژگاری یەکتریان کردووە لە سەرکاری حەق و ڕێگا پیشاندان ئەمەش پلەی سێمە وتواصوا بالصبر واتە بەردەوام ئامۆژگاری یەکتریان کردووە و تا هەمیشە و بەردەوام خۆگر و ئارامگریش بن ئارامیان گر لەسەر حەق ئامۆژگاری یەکتریان کردووە بەوەی ئارامگر و خۆڕاگر بن لەسەر حەق و ئاینی خوا جێگیر بوون لەسەری ئەمەش پلەی چوارەمە ئەمەش تەواوی کەماڵی ئیمان و باوەڕە کامڵیش بریتە لەوەی کەسێک کامڵ بێت بۆ خودی خۆی پاشان هەڵسێت بە چاکردن و تەواوکردنی خەڵکانی تریش تەواوکردنی خۆشی بە چاکردنی هەردوو توانا و هێزەکەی دەبێت هێزی زانستی و هێزی کردداری جا چاکردنی هێزی زانستی بە باوەڕ دەبێت و چاکردنی هێزی کردداریش بە کردارە چاکەکان دەبێت چاکردن و تەواوکردنی خەڵکانی تریش بەوە دەبێت کە فێریان بکات و ئارامگریش بێت لەسەر ئەو فێرکردنا و ئامۆژگاریشیان بکات کەوە ئارامگر بن لەسەر زانست و کارپێکردنی جام سوورەتەش لەگەڵەوەدا چەند کورتە بەڵام ئەتوانین بڵێن هەموو پایەکانی خێر و چاکەی گرتۆتە خۆ تێبینی بۆیە خوای گەورە سوێن بەکات و ڕۆژگار دەخوات چونکە کات بۆ مرۆڤە زیرەک و وریاکان مایەی بەختیاری و سەرفرازیان بووە ئەوڵیان تیاداوە بۆ ئازادی و سەربەستی خۆیان هیچ پشویان تیا نەداوە بەڵام بۆ گەلانی تەمەڵ و نەزان بۆ تەمایی ژێردەستەیی و بەدبەختیان ئای چۆن چەندان ساڵ دێت و دەڕوات گەلانی ژێردەستە هەر دەناڵێنن دەسا بۆ ڕاست نابنەوە لە کات سوود وەرناگرن وەک پێیامبەر محەممەد صلی الله عليه وسلم ڕاپەڕی و سوودی لێوەرگرت و دەرەنجام گەلەکەی خستە سەرفرازیەوە واتە مرۆڤی موسڵمان دەبێ هیچ کات ماندوو نەبێ بێزار نەبێ بەرامبەر ئەرکەکانی سەرشانی خوێنەری بەڕێز ئەم تەڕاکە بە کۆتا هات فەزلی زانست لە ڕوانگەی فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموودەی یەکەم حەمیدی کوڕی عەبدوڕەحمان دەڵێت
گوێم لە معاویەی کوڕی ئەبوو سوفیان بوو خوالی ڕازی بێت دەیوت گوێم لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بوو دەیفەرموو من يريد الله به خيرا يفقهه في الدين واتا هەر کەسێ خوا خێری پێوە بوێ شارەزای دەکات لە ئاین واتا بەڕاستی زانست بە فێربوونە. ابن حەجەر ڕەحمەتی خوای لێبێت لە کتوبی الفتح لە بەرجی یەکەم لا 134 دا دەڵێت ئەم فرموودەیە سێ حکم لەخۆ دەگرێت. یەکێکیان چاچی فێربوونی زانست، پاشان ئەو دواشی باز دەکات ڕەحمەتی خوای لێبێت لە پاشاندا دەڵێت کورتەی فرموودەکە ئەو کەسەی لە ئاین شارەزا نەبوو، ڕێساکانی ئاین فێر نەبوو، ئەو لە قانەشی کە پەیوەندیان پێوە هەیە ئەوە بێبەش دەبێت لە خێر و چاکە. و ئەبوو یعلاش ئەم فرموودەی معاویەی ڕیوات کردووە بەڵام فرموودەکە لاوازە. لە کۆتاییەکەوە ئەوەی خۆی شارەزا نەکات لە دین خوای گەورە هیچ بایەخێکی پێنادات، بەڵام واتاکەی ڕاستە لەبەرەوەی کاروباری ئاینی خۆی نەزانێ شارەزا نابێت و نابێتە فێرخوازێکی شەریعەتی خوا تاڵیب الفقه. ئەمەش ڕاستەکەوە هیچ بایەخێکی پێ نەدراوە لەلایەن خوای گەورە و لەمەشەوە فەزل و چاچی زانان بەسەر خەڵکانی تر و فەزل و چاچی شارەزابوون لە زانستی شەرعی بەسەر هەموو زانستەکانی ترمان بۆ دەردەکەوێت. تێبینی لەم فرموودەیەوە بۆمان دەردەکەوێت چێ لە ئاین زیاتر شارەزا بێت ئەوە کەمتر ئارەزوی ژیانی دنیای هەیە و ئارەزوی ئاخیرەتی زیاترە. دووەم فەزلی زانە لە هەموو کەس زیاترە و فەزلی زانستی شەرعی لە هەموو زانستەکانی تر زیاترە. فرمودەی دووەم ئەبوو موسای ئەشعری رضی الله عنه دەڵێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی مثل ما بعثني الله به من الهدى والعلم كمثل الغيث الكثير أصاب أرضا فكان منها نقية قبلت الماء فنفع الله بها الناس شربوا منها وسقوا وزرعوا وأصاب طائفة منها أخرى إنما هي قيعان لا تمسك ماء ولا تنبت كلأ فذلك مثل من فقه في دين الله ونفعه ما بعثني الله به فعلم وعلم ومثل من لم يرفع بذلك رأسا ولم يقبل هدى الله الذي أرسلت به. وتا نمونەی ئەوەی کە خوای گەورە منی پێناردووە لە هیدایەت و زانست وەک نمونەی بارانێکی زۆر وایە بەسەر زەویدا ببارێت. جا هەندێک لەو زەویەکی چاکە بۆ کشتتوخاڵ بە پیت و بەرەکەتە ئاوەکە هەڵدەمژێ و دەیکا بە گوژ و گیا و دانەوێڵا. هەندێکی تر لەو زەوی ئاوەکە هەڵنامژێ بەڵام ئاوەکە دەهێڵێتەوە لەسەر زەوی و خەڵکی سوودی زۆری لێوەردەگرن و لێی دەخۆنەوە و ئاوی ئاژەڵەکانیانی پێدەدەن، ئاوی کێڵگەکانیشانی پێدەدەن و بارانەکە دای لەسەر هەندێک زەوی تر ئاوی و ناگرێتە خۆی و زەویەکی کشت و کاڵیش نییە. ئەمێ نمونەی و کەسەی کە لە دینی خوا تێدەگات و سوود وەردەگرێت لەوەی من هێناومە خۆی لێی فێر دەبێت و خەڵکیش فێر دەکات و نمونەی ئەو کەسەی کە سوودی لێوەرناگرێ و هیدایەتی خوای بەدڵ نییە و قبوڵی ناکات. ابن حەجەر ڕەحمەتی خوای لێبێت لە کتوبی الفتح لە بەرجی 1 لا 143 دا دەڵێت ئیمامی قورتبی ڕەحمەتی خوای لێبێت دەڵێت کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هات خەڵکی زۆر پێویستیان پێ بوو. پێش ناردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم خەڵکی بەو شێوەیە بوون چۆن باران وڵاتێکی مردوو زیندوو دەکاتەوە ئەوهاش زانستی شەرعیش دڵە مردووەکان زیندوو دەکاتەوە. پاشان نمونە بۆ ئەوانە دێنێتەوە کە گوێیان لێی دەبێ بە زەویەکی جوداواز کە بارانی بەسەردا دەبارێ. جا هەندێکیان زانەی کارکەر و مامۆستاشن خەڵکی فێر دەکەن. ئەمەش وەک زەویە باشەکەیە کە ئاوەکەی هەڵمژی و گژوگیای دەرکرد و خەڵکی سوودی لێوەرگرت. هەندێکیشان زانستەکە کۆ دەکاتەوە بۆ ئەو سەردەمەی کە تێیدایە بەڵام خۆی کاری پێ ناکات یان شارەزان نەبوو پێی بەڵام بۆ خەڵکی بەکاری هێنا. ئەمەش وەک ئەو زەویە وایە کە ئاواکە هەڵ نامژێ کۆی دەکاتەوە و خەڵکی سوودی لێوەردەگرن. ئەمەش ئاماژە بەم فەرموودێ دەکات نەضر الله امرأ سمع مقالتي فأداها كما سمعها. واتە خوای گەورە دەم و چاوانێک گەشاوە دەکات لە ڕۆژی قیامەتدا کە گوێیان لە فەرموودەکانی من دەبێ پاشان وەکو خۆی دەیگێنن بەبێ زیاد و کەم. هەندێکیشیان گوێ لە زانست دەبێ بەڵام نە لەبەری دەکات و نەکاریشی پێ دەکات و ناشی گوازێتەوە بۆ کەسانی تر. ئەمەش وەک ئەو زەویەیە کە ئاوەکەی لەسەر دەبێتە پیسایی کەوا ئاوەکە هەڵنامژێ و ناشی گرێتە خۆی
بۆی خەڵکی سوودی لێ ببینن. جا کۆکردنەوەی نمونەی دوانەکەی پێشوو بۆ ئەوەیە کەوا هەردووچیان بەشدارن لە سوودگەیاندنەکەدا. و نمونەی دووەم یەکەمیان دێتە ناو ئاینی ئیسلامەوە بەڵام گوێی لە زانست نابێت یان گوێی لێ دەبێت بەڵام کاری پێ ناکات و کەسیش پێی فێر ناکات. ئەمەش نمونەی ئەو زەویە پیسەکەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاماژەی پێکردووە کە دەفەرمێت من لم يرفع بذلك رأسه، واتە ئەو کەسەی سەری خۆی پێبەرز ناکاتەوە، واتە پشتی لێ دەکات، نەخۆی سوودی لێ وەردەگرێت و نەسوودیش بە خەڵکی دەگەێنێت. دووەمیشیانە ئەو کەسەیە کە هەر لە بنەڕەتدا نایەتە ناو ئاینی ئیسلامەوە بەڵکو ئاینی پێدەگات بەڵام باوەڕی پێ ناکات. نمونەی ئەو کەسەش وەکو ئەو زەویە لووسەیە کە ئاوەکە لە خۆی ناگرێت و سوودیش بە کەس ناگەێنێت و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاماژەی پێکردووە ولم يقبل هدى الله الذي جئت به، واتە ئەو هیدایەتەی خوای بەدڵ نییە و قبوڵی ناکات کە من هێنامە. کەواتە ئەو فەرمودەی خەڵکی دەکات بە سێ بەشەوە. یەکەم خێری بۆ خۆی و خەڵکی هەیە وەک ئەو زەویە کە باران ببارێتە سەری دەیکات بە کشت و کاڵ و مرۆڤەکان بەکاری دەهێنن. دووەم خێری بۆ خۆی نییە بەڵام خێری بۆ خەڵکی هەیە وەک باران ببارێتە سەر زەویەک و گۆمە ئاوێک دروست بکات بۆ خۆی بەکار نایەت بەڵام خەڵکی سوودی لێ دەبینن. سێم خێری بۆ خۆی و خەڵکیش نییە، ئەتوانین بڵێن لە ئاین باش تێنەگەیشتووە وەک ئەو زەویەی باران ببارێتە سەری و نەیگرێتە خۆی و یەکسەر ئاوەکەت بڕوات، ئەوە نەبۆ خۆی سوودی هەیە نەبۆ خەڵکیش. فەرمودەی سێم ئیبن مەسعود رضی الله عنه دەڵێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی لا حسد إلا في اثنتين رجل آتاه الله مالا فسلطه على هلكته في الحق ورجل آتاه الله حكمة فهو يقضي بها ويعلمها. وتا ئیرەی و حەسوودی بەس تەنها لەم دوانەدا دروستە. یەکەمیان پیاوێک خوای گەورە ماڵ و سامانێکی زۆری پێداوە لە کاتی خۆیدا سەرفی دەکات بە حەق و ڕاستی. دووەمیان پیاوێک خوای گەورە دانایی و لێزانینی پێبەخشیوە جا ئەویش دادوەری نێوان خەڵکی پێدەکات و خەڵکیش فێر دەکات. ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لێبێت لە مەجموعی لە بەرجی یەکەم لاپەڕە 19دا دەڵێت مەبەست لە ئیرەیی و حەسوودی ئەوەیە هیوا بخوازی ئەمیش وەکو ئەوی هەبێت، واتە پێویستە ئیرەیی و حەسوودی نەکەین تەنها لەو دووشتە نەبێ کە دەمانگەێنێتە ڕەزامەندی خوای گەورە. ئیبن حەجەر ڕەحمەتی خوای لێبێت لە فەتحدا بەرجی یەکەم لاپەڕە 136دا دەفەرمێت ئەو ئیرەی و حەسوودی کە لە فەرمودەکە دەهاتووە مەبەست پێی مەڵۆیە، غیبتە، واتە خۆزگە خواستن بەوەی تۆش وەک ئەوت هەبێت بێ ئەوەی لە بەشەکەی ئەویش کەم بکاتەوە و سووربوون لەسەر ئەوەش پێی ئەوتێت منافەسە، واتە پێشبڕشێ و پێشدەستی. زاگەرە و منافەسەیە لە چاکەکردن و گوێڕالی خوای گەورە بێت هەوا شتێکی چاک و سواس کراوە. هەروە خوای گەورەش لە سوڕەی المطففین ئاەتی 26دا دەفەرمێت وفي ذلك فليتنافس المتنافسون، واتە جا ئەوانەی کە پێشبڕچێ و پێشدەستی دەکەن با لە بەدەستێنانی بەهەشت و ڕەزامەندی خوددا پێشدەستی و کێبڕچێ بکەن و هەوڵدەن بۆ کار و کردەوەی چاک. بەڵام ئەگەر ئەو منافەسەی بۆ خراپەکردن و سەرپێچیکردنی خوای گەورە بێت ئەوە شتێکی خراپ و زەمکراوە وەک لە فەرمودەی سەحیح داهاتووە کە دەفەرمێت ولا تەنافەسو، واتە پێشبڕچێ و پێشدەستی مەکەن لە خراپەکردن و دەرحەق بەیەک. واگەر ئەو منافەسەی لە شتە دروستەکاندا بێت ئەوە بێگومان ڕێپێدرا و مباحە. تێبینی لەم فەرمودەوە بۆمان دەردەکەوێت ئەگەر زانست و زانیاری و ژیریت زۆر بێت و پارەشت کەم بێت ئەوە سەرکەوتوو دەبیت و بە پێچەوانەشەوە سەرکەوتوو نابێت ئەگەر بێبەش بیت لە زانست و زانیاری با چەند خاوەن پارەی زۆریش بیت. فەرمودەی چوارەم ئەبوو هوڕەیڕا خوا لێ ڕازی بێت دەڵێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی من نفس عن مؤمن كربة من كرب الدنيا نفس الله عنه كربة من كرب يوم القيامة ومن يسر على معسر يسر الله عليه في الدنيا والآخرة ومن ستر مسلما ستره الله في الدنيا والآخرة والله في عون العبد ما كان العبد في عون أخيه ومن سلك طريقا يلتمس فيه علما سهل الله له به طريقا إلى الجنة
وما اجتمع قوم في بيت من بيوت الله يتلون كتاب الله ويتدارسونه بينهم إلا نزلت عليهم السكينة وغشيتهم الرحمة وحفتهم الملائكة وذكرهم الله في من عنده ومن بطأ به عمله لم يسرع به نسبه. واتا هر کەسێ ناڕەحەتیەک لەسەر برایەکی لا بدات لە ژیانی دنیادا ئەوەی خوای گەورەش ناڕەحەتیەکی لەسەر لا دەبات لە ناڕەحەتیەکانی ڕۆژی قیامەت. هەر کەسێک ناڕەحەتیەک سووک و ئاسان بکات لەسەر برایەکی مسلمانی ئەوە خوای گەورە ناڕەحەتیەکانی دنیا و ئاخرەتی لەسەر سووک و ئاسان دەکات. هەر کەسێ عیبی برایەکی مسلمانی دابپۆشێ ئەوە خوای گەورە لە دنیا و ئاخرەتدا عیبەکانی بۆ دادەپۆشێ. تۆ چەندێ یارمەتی برایەکی مسلمانت بدەیت خوای گەورەش ئەوەندە یارمەتیت دەدات. هەر کەسێک ڕێگایەک بگرێتە بەر بۆ بەدەستێنانی زانست و زانیاری خوای گەورە و ڕێگایی بۆ ئاسان دەکات تاکو دەیباتە بەهەشتەوە. هەر کاتێک کۆمەڵی خەڵکی لە ماڵێک لە ماڵەکانی خوددا کۆ ببنەوە و کتێبەکەی خوا بخوێنن و لە نێوانیاندا پند و ئامۆژگاری لێوەرگرن ئەوە بێگومان خوای گەورە ئارامەی دادەبەزێنێت بەسەریاندا و بەزەیی خۆی دایان دەپۆشێت و فریشتەکان دەوریان دەدەن و خوای گەورە ناویان دەبات لە لای ئەوانەی لە لایدان. و هەر کەسێک کار و کردەوە چاکەکانی خۆی پەلەی نێنەکات بەرەو بەهەشت ئەوە ناوبانجی بنەماڵە و باپیرانی پەلەی پێناکەن. ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لێبێت لە شەرحی مسلم لە مجەلەدی 17 لا پەڕە 21دا دەڵێت بۆ ئەمەش ئەومان لەسەر پێویست دەکات سەرقاڵی زانستی شەرعی ببین بەو مەرجەی مەبەست پێی ڕەزامەندی خوا بێت. ئەگەرچی ئەمە مەرجە بۆ هەموو عیبادەتێک بەڵام زۆربەی جارزانیان دەیبەستنەوە بەم مەسەلەوە چونکە خەڵکێکی زۆر گوێی پێنادەن و زۆریش لەوانەی تازە دەست بە خوێندنی زانستە شەرعیەکان دەکەن لێی بێ ئاگا دەبن. فەرموودەی پێنجەم کەثیری کوڕی قەیس دەڵێت لەگەڵ ئەبی دەردا خوا لێیان ڕازی بێت دانیشتبووم لە مزگەوتی دیمەشق پیاوێک هات بۆ لای و گوتی ئەی ئەبا دەردا من لە مەدینەوە هاتووم بۆ لات مەدینەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ فەرمودەیەک پێم گەیشتووەتەوە لە پێغەمبەری خواوە دەیجێڕیتەوە. ئەبوو دەردا پێی گوت چی تۆی هێناوە بۆ ئێرە؟ بازرگانی؟ تین نەخێر. دی هیچ مەبەستێکی تر نەیهێناویت؟ تین نەخێر. گوتی گوێم لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بوو دەیفەرموو من سلك طريقا يلتمس به علما سهل الله به طريقا من طرق الجنة فإن الملائكة لتضع أجنحتها رضا لطالب العلم وإن طالب العلم ليستغفر له من في السماء والأرض حتى الحيتان في الماء وإن فضل العالم على العابد كفضل القمر على سائر النجوم إن العلماء هم ورثة الأنبياء إن الأنبياء لم يرثوا دينارا ولا درهما وإنما ورثوا العلم فمن أخذ به أخذ بحظ أو بحظ وافر. وتا هەر کەسێک ڕێگایەک بۆ زانست بگرێتە بەر خوای گەورە بەو ڕێگایەک لە ڕێگاکانی بەهەشتی بۆ ئاسان دەکات و فریشتەکان باڵەکانی بەڕێز و حورمەتەوە بۆ ڕازامەندی خوێندکاری زانست دادەنێت. هەرچی لە ئاسمانەکان و زەویدا هەیە داوای لێبوردن ئەکەن بۆ خوێندکاری زانست. تەنانەت ماسی ناو دەریاکانیش فەزلی زانایەک بەسەر کەسێکی خواپەرستدا وەک فەزلی مانگ وایە بەسەر ئەستێرەکانی تریدا. زانایان و وەڕەسەی پێغەمبەرانن درود و سەلامی خوایان لەسەر. پێغەمبەران درود و سەلامی خوایان لەسەر هیچ دینار و دەرهەمێکیان بە میراتی بەجێ نەهێشتووە بەڵکو زانستیان بەجێ هێشتووە. هەر کەسێک چەندێ لە زانست وەرگرێت ئەوە ئەوەندە پشکی خۆی بەرکەوتووە لە میراتی پێغەمبەر صلی الله عليه وسلم درود و سەلامی خوایان لەسەر بێت. الخەطابی ڕەحمەتی خوای لێبێت دەڵێت خوای گەورە زۆرەها سوود و بەرژەوەندی و ڕۆزی بە ماسی و جۆرەکانی تری زیندەوەر بەخشیوە بەهۆی ئەو زانستەوە کە لەسەر زمانی زانایان دەردەچێت. هەر ئەوانن حکمی شەرعی ڕوون دەکەنەوە کەوا کامەی حەڵاڵە و کامەی حرامە و ڕێنمایی خەڵکی دەکەن بۆ بەرژەوەندیەکان لە جێگەی خۆیدا ئامۆژگاری خەڵکی دەکەن بە چاکەکردن لەگەڵیاندا زیان پێنەگەیاندنیان بۆیە خوای گەورە ئیلهامیان پێدەکات داوای لێخۆشبوون بکەن بۆ زانان لە پاداشتی ئەو چاکەکردن و بەزەیی پێداهاتنەوەیان. هەروە ئیبن حیبان ڕەحمەتی خوای لێبێت لە سەحیحەکەیدا لە بەرج یەکەم لا پەڕە 291 ئیحسان دەڵێت لەم فەرمودەدا ڕوونکردنەوەیەکی ڕوون و ئاشکرا هەیە. ئەو زانایانە ئەو فەزڵەیان هەیە کە باس کراوە ئەو زانایانن
زانستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەزانن دەیگێنن نەک جۆرەکانی تری زانست نابینی دەفەرمێت العلماء ورثة الأنبياء واتە زاناکان وەڕەسەی پێغەمبەرانن درود و سەلامی خۆیان لەسەر پێغەمبەرانیش درود و سەلامی خۆیان لەسەر بێت جگەل لە زانست هیچی تریان بە میراتی بەجێ نەهێشتووە لە پاش خۆیان زانستی پێغەمبەری خۆمان صلی الله عليه وسلم سنەتەکانیەتی جا هەر کەسێ نەیزانێ ئەوە زێنشینی پێغەمبەران نییە. فرمودەی شەشەم ئەبوو هورەیرە رضی الله عنه دەڵێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی الناس معادن في الخير والشر خيارهم في الجاهلية خيارهم في الإسلام إذا فقهوا واتا خەڵکی وەکو کان زاوایە لە چاکی و خراپیدا چاکترینیان لە کاتی نەفامیدا چاکترینیانە لە سەردەمی ئیسلامدا ئەگەر فێری زانستی شەرعی بێت. فەرمودەی حەوتەم ئەبوو هورەیرە خوا لێ ڕازی بێت دەڵێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی إذا مات ابن آدم انقطع عمله إلا من ثلاث صدقة جارية أو علم ينتفع به أو ولد صالح يدعو له. واتا کاتێک ئادەمی زاد مرد کردەوەکانی ڕادەوەستێ تەنها سێشت نەبێ یەکەمیان خێرێکی نەبڕاوە دووەمیان زانستێ خەڵکی سوودی لێوەربگرن سێمیان کوڕ و کتێکی باش لە دوای مردنی خێر و سەدەقەی بۆ بکەن. مەناوی ڕەحمەتی خوا لێبێ دەڵێت علم ينتفع به وەک فێرکردنی خەڵکی و نووسینی کتێب و کتێبدانان. سبووکی ڕەحمەتی خوا لێبێت دەڵێت کتێبدانان بەهێزترە چونکە بۆ ماوەیەکی دوور و درێژ دەمێنێتەوە. فەرمودەی هەشتەم ئەبوو هورەیرە خوا لێ ڕازی بێت دەڵێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی من دعا إلى هدى كان له من الأجر مثل أجور من تبعه لا ينقص ذلك من أجورهم شيئا ومن دعا إلى ضلالة كان عليه من الإثم مثل آثام من تبعه لا ينقص ذلك من آثامهم شيئا. وتا هر کەسێ ڕێنمایی خەڵکی بکات بۆ لای ڕێگەیەکی ڕاست ئەوە هەمان پاداشتی ئەو کەسانە وەردەگرێ کە هیدایەت دراون بەبێ ئەوەی هیچ لە پاداشتی ئەوان کەم بکات. هەر کەسێ ڕێنمایی خەڵکی بکات بۆ لای ڕێگەیەکی خراپ ئەوە هەمان سزای تاوانی ئەو کەسە وەردەگرێ کە کار بەکردەوە خراپەکە دەکات بەبێ ئەوەی هیچ لە سزای تاوانی کەسەکە کەم بێتەوە. جا من دعا إلى هدى کردەوەی چاکەیە و هیچ چاکەیەک نییە ئەوەندەی زانستی سوودبەخش چاک بێت چونکە هەموو ڕێپیشاندان و چاکەیەک هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ زانستی سوودبەخش کە لە ئەنجامدا دەتگێنێتە کردەوەیەکی ڕاست کە یەکێک لە بەرەمەکانیشی چاکەکردنە. فەرمودەی نۆیەم معاذی کوڕی جەبەل خوا لێ ڕازی بێت دەڵێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی فضل العالم على العابد كفضل القمر ليلة البدر على سائر الكواكب. واتا فضلی کەسێکی زانا بەسەر فضلی کەسێکی خواپەرستدا وەکو فضلی مانگە بەسەر ئەستێرەکانی تردا. بەڵێ بێگومان وایە چونکە کەسی زانا کاتێ خوا دەپەرستێت بەزانینەوە دەیپەرستێت و وەسوودەکەشی دەگاتە خەڵکانی تریش بەڵام کەسی خواپەرست تەنها سوودەکەی بۆ خۆیەتی بگرێت لەوانەشن نەفامیەکەی زیان بە خەڵکی تریش بگەێنێت. بەڵگەشمان فەرمودەی دێمە کە پاش ئەم فەرمودەیە دێت. فەرمودەی دەیەم ئەبوو سەعیدی خودری رضی الله عنه گوتی هیچ شتێکتان پێناڵێم تەنها ئەوە نەبێت لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جەم لێ بووە بە هەردوو گوێم بیستومە و چوەتە ناو دڵیشمەوە. إن عبدا قتل 99 نفسا ثم عرضت له التوبة فسأل عن أعلم أهل الأرض فدل عليه رجل فآتاه فقال إني قتلت 99 نفسا فهل لي من توبة؟ قال بعد قتل 99 نفسا؟ قال فانتضى سيفه فقتله فأكمل به 100 ثم عرضت له التوبة فسأل عن أعلم أهل الأرض فدل على رجل فأتاه فقال إني قتلت 100 نفس فهل لي من توبة؟ فقال ومن يحول بينك وبين التوبة؟
اخرج من القرية الخبيثة التي أنت فيها إلى القرية الصالحة قرية كذا وكذا فاعبد ربك فيها. قال: فخرج إلى القرية الصالحة فعرض له أجله في الطريق. قال: فاختصمت فيه ملائكة الرحمة وملائكة العذاب. قال: فقال إبليس: أنا أولى به، إنه لم يعصني ساعة قط. قال: فقالت ملائكة الرحمة: إنه خرج تائبا. واتا کابراگ 99 کەسی کوشتبوو، پاشان ویستی پەشیمان بێتەوە تەوبە بکات. پرسیاری کرد دەربارەی زاناترین کەس لە سەر زەوی. پیاوێکیان پێنیشاندا ڕۆیشت بۆ لای و پرسیاری لێکرد: من 99 کەسم کوشتووە، ئایا ئەتوانم تەوبە بکەم؟ تی دوایەوەی 99 کەست کوشتووە، فەرمووی شمشێرەکەی دەرکرد و ئەویشی کوشت، بوو بە 100 کەس. پاشان ویستی پەشیمان بێتەوە تەوبە بکات. پرسیاری کرد دەربارەی زاناترینی کەسی سەر زەوی. پیاوێکیان پێنیشاندا ڕۆیشت بۆ لای و پرسیاری لێکرد، وتی من 100 کەسم کوشتووە، ئایا ئەتوانم تەوبە بکەم؟ وتی جا چی هەیە بەربەس بێت لە نێوان تۆ و تەوبەکردن؟ لەو لادێ خراپەت دەرچۆ کە تۆی تێدا بڕۆیت بۆ لادێکی چاک، دەی ئەوە جا بە جوانی پەروەردگاری تێدا بپەرستە. فەرمووی بەڕێکەوت بۆ لادێ چاکەکە، بەڵام لە ڕێگا ئەجەلی هاتە پێشوو مرد. فەرمووی جا و فریشانەی کە ناوی ئەهلی خێر تۆمار دەکەن لەگەڵ ئەوانی تێدا کە ناوی ئەهلی شەر تۆمار دەکەن بوو بە بربەرەکانیان. فەرمووی جا ئیبلیس وتی: من لە پێشترم بۆی، چونکە ساتێک بێگوێیی نەکردوم. فەرمووی: بەڵام فریشتەکانی ڕەحمەت وتیان: ئەو بە تۆبەکاریەوە لە ماڵ دەرچووە. هەمام کە یەکێکە لەوانەی فەرمودەکە دەجێڕنەوە و پێیوتم: خی گەورە فریشتەیەکی نارد تا داوەری نیوانیان بکات. فەرمووی: تەماشا بکەن بزانن لە کام لادەیانەوە نزیکترە، ئەوە بیخەن لەگەڵ خەڵکی ئەو دەیانەوە. هەروەها لە ڕیوایەتێکی تر دەهاتووە کاتێک کاوە مەرگە خۆی هەڵدا بەرە و لای دێ چاکەکە، جاخوای گەورە میهرەبان دێ چاکەکەی لێ نزیک کردەوە و دێ خراپەکەی لێ دوور خستەوە، خستیان لەگەڵ خەڵکی لادێ چاکەکەدا. ئەمەش ڕیوایەتی ئیمام ئەحمەدە، هەروە لە بوخاری فتح و لە مسلیمیشدا بۆ مەبەستە هاتووە. تۆیش لەم فەرمودە مەزنا ئاسەوارەکانی زانست و زانیاری و ئاسەوارەکانی نەزانی نەخوێندەواری دەبینی. نەخوێندەوارەکە لەبەر نەزانینی خۆی گەیاندە مردن و خەریکیش بوو ببێتە هۆی فەوتانی تۆبەکارەکە، لەبەرەوەی بە نەزانی وای پێوت. و لە ڕیوایەتەکەی ئیمامی بوخاری و ڕەحمەتی خوای لێبێت بۆمانی ڕوون کردوێتەوە ئەوەی کە بە نەزانی و نەخوێندەواری وای پێوتوە ڕاهیبە کە بەبێ زانست وەرامیدایەوە. لێرەوە بۆمان دەردەکەوێ نەزانی و نەخوێندەواری بەرامبەرە لەگەڵ مردن، و هیچ شتێک نییە زەرەرمەندتر بێت بۆ ئادەمیزاد وەک نەزانی و نەخوێندەواری. بەڵام ئەوەی کە ڕاستی پێنیشاندا زانا بوو، بە زانینەوە وەرامیدایەوە، هەروەک چۆن هەندێک لە ڕیوایەتەکانەوەیان ڕوون کردوتەوە، ئەوەش بۆ هۆی ڕزگاربوونی کابرا ڕێنیشاندەرەکە و کابرای تۆبەکاریش. لێرەوە بۆمان دەردەکەوێت زانست و زانیاری بەرامبەرە لەگەڵ ژیان، بۆ هۆی بەردەوامبوونی ژیانی زاناکە و تۆبەکارەکەش پێوە لە دنیا و ئاخیرەتدا. فەرمودەی 11 ئەبوو ئومامە ڕەضی الله عنه دەڵێت: پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت: فضل العالم على العابد كفضل على أدناكم إن الله وملائكته وأهل السماوات والأرض حتى النملة في جحرها وحتى الحوت ليصلون على معلم الناس الخير. وتا فضلی کەسێکی زانا بەسەر کەسێکی خواپەرستدا وەک فەزلی منە بەسەر نزمترین کەستاندا. خی باڵادەست و میهرەبان و فریشتەکان و ئەهلی ئاسمانەکان و زەوی تەنانەت مێرو لە کونەکەی خۆیدا تەنانەت نەهەنگیش سەڵاوات دەدەن لەسەر ئەو مامۆستای کە خەڵکی فێری کاری خێر دەکات. هەروها لە ڕیوایەتێکی تر دەهاتووە: صاحب العلم يستغفر له كل شيء حتى الحوت في البحر. واتە خاوەن زانست و زانیاری هەموو شتێ داوای لێبوردنی بۆ دەکات، تەنانەت نەهەنگیش لە ناو دەریاکاندا. فەرمودەی 12 ئەبوو هورەیرە ڕەضی الله عنه دەڵێت: پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت: خصلتان لا تجتمعان في منافق حسن الصمت ولا فقه في الدين. واتا دوو صفەت هەن لە دوو ڕوا کۆ نابێتەوە، واتا تەنها لە مسلمان دەهایە، یەکەمیان لەسەر خۆی و کەمدوویی، دووەمیان شارەزابوون لە ئاین. فەرمودەی 13 ابن عباس ڕەضی الله عنه دەڵێت: پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت:
دوو کەسی هەڵپەکەر هەرگیز تێر نابن. یەکەمیان ئەو کەسەی بە دوای فێربوونی زانست دەگەڕێت، دووەمیان ئەو کەسەی بە دوای دنیادا دەکەڕێت. فەرموودەی چواردەیەم ئەبوو هوڕەیرە خوا لێ ڕازی بێت دەڵێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت من جاء مسجدي هذا لم يأته إلا لخير يتعلمه أو يعلمه فهو بمنزلة المجاهد في سبيل الله ومن جاء لغير ذلك فهو بمنزلة الرجل ينظر إلى متاع غيره. واتا هەر کەسێ بۆ ئەو مزگەوتەی من بێت مەبەست لە هاتنی تەنها فێربوونی چاکە بێت یان فێرکردنی چاکە بێت، ئەوە پلە و پایە و کەسەی هەیە کە لە پێناوی خوادا تێدەکۆشێ. و هەر کەسێک بۆ شتێکی تر بێت جگە لەوە ئەوە پلە و پایی کەسێکی هەیە کە تەماشای شتومەچی کەسێکی تر بکات. فەرموودەی پازدەیەم معاذی کوڕی ئەنەس خوا لێ ڕازی بێت دەڵێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت من علم علما فله أجر من عمل به لا ينقص من أجر العامل. واتە هەر کەسێکی تر فێری زانست و زانیاری بکات پاداشتی ئەو کەسەی دەست دەکەوێت کە فێری کردووە بەبێ ئەوەی لە پاداشتی کەسە فێرکراوەکەش کەم بێتەوە. فەرموودەی شازدەیەم زەیدی کوڕی ثابت خوا لێ ڕازی بێت دەڵێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت نضر الله عبدا سمع مقالتي فوعاها وحفظها ثم أدها إلى من لم يسمعها فرب حامل فقه غير فقيه ورب حامل فقه إلى من هو أفقه منه ثلاث لا يغل عليهن قلب امرئ مسلم إخلاص العمل لله والنصح لأئمة المسلمين ولزوم جماعتهم. واتا خوای گەورە ڕوومەتی بەندێکی گەشت دەکاتەوە و گوێی لە فەرموودەیەکی من دەبێت جا بە جوانی لێی تێدەگات و لەبەری دەکات و پاشان دەیگێنێ بە کەسانی گوێیان لێ نەبووە، چونکە لەوانەیە کەسێک هەڵگری زانستێکی شەرعی بێت بەڵام خۆی لە شەرعدا زانا نەبێت، و لەوانەیە کەسێک ببێتە هەڵگری زانستێکی شەرعی و بیگێنێت بە کەسێک لە خۆی زاناتر بێت. سێشت هەیە لە هەر کەسێکدا کۆ ببێتەوە ئەوە هەرگیز دڵی ناپاچی و قین و بغزی تێدا نابێت لە گەیاندنی زانستی شەرعیدا. نیەت پاچی لە کارکردندا بۆ خوای گەورە، دڵسۆزی بۆ پێشەوا و کاربەدەستانی مسلمان و دەستگرتن بە کۆمەڵی مسلمانانەوە. فەرموودەی حەفدەیەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت الدنيا ملعونة ملعون ما فيها إلا ذكر الله وما ولاه أو عالما أو متعلما. واتا دنيا نفرين لكراوة أوشي تيدا نفريني لكراوة تنها ذكري خوا نبيو أوشي خوا خوشي دويتو خەڵکی لەو نزیک دەکاتەوە یان کەسی زانا یان کەسێک کە فێرخوازی زانستی شەرعی بێت. فەرموودەی هەژدەیەم ئەبوو ئومامە ڕەضی الله عنه دەڵێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت أربعة تجري عليهم أجورهم بعد الموت من مات مرابطا في سبيل الله ومن علم علما أجري له عمله ما عمل به ومن تصدق بصدقة فأجرها يجري له ما وجدت ورجل ترك ولدا صالحا فهو يدعو له. واتا چوار زۆر کەسن لە پاش مردنیشیان پاداشتەکانیان بۆ بەردەوام دەبێت. یەکەمیان یەک کەسێک کە لە سەنگەردا بمێنێتەوە لە پێناوی خوادا تاکو شەهید دەبێت. دووەمیان کەسێک زانستێک بڵاو بکاتەوە تا خەڵکی کار بەو زانستە بکەن ئەوە پاداشتی بۆ دەنووسرێت. سێمیان کەسێک خێر و سەدەقێ بکات هەتا ئەو خێر و سەدەقێ بمێنێتەوە و پاداشتی بۆ دەنووسرێت. چوارەمیان کابرایەک منداڵێکی چاک لە پاش خۆی بەزوێ بهێڵێت بەردەوام دوعای خێری بۆ بکات. هەروەها لە ڕیوایەتێکی تر دەهاتوە چوار شت هەن لە کردەوەی زیندوانن بۆ مردوانیش بەردەوام دەنووسرێت. جا لەوانەش کەسێکە خەڵکی فێری زانستێ بکات جا لە پاش خۆی کاری پێ بکەن ئەوە وەک پاداشتی ئەوانیش بۆ ئەم دەنووسرێت بەبێ ئەوەی هیچ لە پاداشتی ئەوان کەم بکات. فەرموودەی نۆزدەیەم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت خەیڕوکم من تعلم القورآن وعلمه. واتا باشترین کەستان ئەو کەسەیە کە قورئان فێر ببێت و خەڵکیش فێر دەکات. فەرموودەی 20 پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت الخلق كلهم يصلون على معلم الخير حتى نيان البحر. واتا
هەموو دروستکراوەکان سڵاوات دەدەن بەسەر مامۆستای خێر و چاکە تەنانەت نەهەنگ و ماسیەکانی ناو دەریاش. خوێنەری بەڕێز ئەم تڕاکە بە کۆتا هات. فەزلی زانست لە ڕوانگەی وتەی پێشینان السەلەف الصالح. یەکەم عومەری کوڕی خەتاب خوا لێ ڕازی بێت دەڵێت مردنی 1000 خواپەرست کە شەوان شەو نوێژی بکات و بە ڕۆژیش بە ڕۆژوو بێت بێبایەخترە لە مردنی زانایەکی ژیری بەرچاو ڕۆشن لە حەڵاڵ و حرامەکانی خوادا. دووەم عەبدوڵای کوڕی مەسعود خوا لێ ڕازی بێت کاتێک گەنجانی ببینیایە داوای زانست و زانیاری دەکەن دەیوت سەلام لە سەرچاوەکانی دانایی و ڕووناکەرەوەکانی تاریکی، پۆشاک کۆن و دڵتازەکان و بەندکراوانی نێوماڵان بۆن خۆشکەرەوەکانی هەموو تیرە و هۆزەکان. هەروەها دەڵێت سبەینان دەرچووی لە ماڵ یان زانا بە یان فێرخواز چونکە خێر و چاکە جگە لەو دوانەدا نییە. سێەم ئەبوو دەردا خوا لێ ڕازی بێت کاتێک فێرخوازانی زانستە شەرعیەکانی ببینە پێی دەوتن سەلام لە فێرخوازانی زانستە شەرعیەکان و دەیفەرموو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەسیەتی بە چاکەکردن و ڕێزلێگرتنتان کردووە. چوارەم متەڕیفی کوڕی عەبدوڵڵا ڕەحمەتی خوای لێ بێت وەسیەتی بە کوڕەکەی دەکرد ئەی کوڕی شیرینم گەڕان بە دوای زانست چاکترە لە کارکردنێک بەبێ زانست. پێنجەم عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەحمەتی خوای لێ بێت دەڵێت ئەگەر لە توانەتدا هەبوو ببەرە زانا ئەگەر نا ئەوە فێرخوازی زانستی شەرعی بە جا ئەگەر پێت نەکرا ئەوە خۆشیانت بوێت خۆ ئەگەر پێشت نەکرا هیچ نەبێ ڕقت لێیان نەبێت. شەشەم ئەلحەسەن ڕەحمەتی خوای لێ بێت دەڵێت هەوڵدە لە زانایان بیت یان فێرخواز بیت یان گوێگر بیت بۆ زانستە شەرعیەکان هەوڵدە چوارەمیان نەبیت ئەگیناتیاتیت. هەروەها دەڵێت کەسێک بەشێک لە زانست فێر ببێت و کاری پێ بکات خێرترە لە هەموو دنیا و ئەو شتانەی کە تێشیدایە. حەوتەم سوفیانی کوڕی عوەینە ڕەحمەتی خوای لێ بێت دەڵێت بەرزترین پلە بۆ ئەو کەسانەیە لە نێوان خوای گەورە و بەندەکانیاندا بێگومان ئەوانەش پێغەمبەرانن سەلامی خوایان لێ بێت و زاناکانن. هەروەها دەڵێت من نازانم کارێکی تر هەبێ باشتر بێت لە داواکردنی زانست و زانیاری و لەبەرکردنی پاراستنی بۆ ئەو کەسەی خوای گەورە خێری پێی بووێ. هەشتەم حەسەنی کوڕی ساڵح ڕەحمەتی خوای لێ بێت دەڵێت خەڵکی پێویستیان بە زانستی شەرعی هەیە بۆ دینیان هەروەک چۆن پێویستیان بە خواردن و خواردنەوە هەیە بۆ دنیایان. نۆیەم ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێ بێت دەڵێت ئەگەر ئەولیای خوا زانایانی شەریعەتی خوای گەورە نەبن ئەوە خوای گەورە ئەولیای نییە. هەروەها شافعیش ڕەحمەتی خوای لێ بێت هەروە دەڵێت. دەیەم شافعی ڕەحمەتی خوای لێ بێت دەڵێت ئەوەی دنیای ئەوێ با خۆی فێری زانست و زانیاری بکات ئەوەشی ئاخیرەتی دەوێ با خۆی فێری زانست و زانیاری بکات. یازدەیەم مەیمونی کوڕی میهران ڕەحمەتی خوای لێ بێت دەڵێت نمونەی زانان لە وڵاتدا وەکو نمونەی کانیەکی ئاوی زوڵاڵ و شیرینە لە وڵاتدا. دوازدەیەم ئەبوو موسلیمی خەولانی ڕەحمەتی خوای لێ بێت دەڵێت نمونەی زانان لەسەر زەویدا وەک نمونەی ئەستێرەکانە لە ئاسماندا ئەگەر دەرکەوتن ڕێپیشاندەرن بۆ خەڵکی بەڵام ئەگەر شارانەوە ئەوە خەڵکی دادەمێن و سەرگەردان دەبن. سیازدەیەم ئەلموبەڕید دەیوت فێری زانست و زانیاری ببن چونکە هۆیەکە بۆ گەیشتن بە دین و ئاگادارکردنەوەی بۆ پیا و ئاشنایە لە کاتی دڵتەنجیدا هاوڵ و هاودەمە لە غێریبیدا پەیوەندی دروستکەرە لە کۆڕ و مەجلیسەکاندا سەروەت و سامانت بۆ بەدەستدێنێت و بیانویەکیشە لە کاتی پێویستیدا. چواردەیەم معاذی کوڕی جەبەل ڕەحمەتی خوای لێ بێت دەڵێت فێری زانست و زانیاری ببن چونکە فێربوونی لە بەرخاتری خوا ترسانە لەخوا داواکردنی عیبادەتە دووبارەکردنەوەی زیکر و یادی خوایە و گەڕان بە دوایدا تێکۆشانە فێرکردنی ئەو کەسانەی نایزانن خێر و سەدەقەیە بەخشینی بە کەسانی خۆی خۆنزیکردنەوەیە لەخوا چونکە بەوە حەڵاڵ دەناسرێتەوە بەوەدا ڕێگاکانی بەهەش دەزانرێ ئاشنایەتێ لە کاتی دڵتەنجیدا هاوڵ و هاودەمە لە غەریبیدا دەمەتەقێکەرە لە تەنیاییدا چەکێکە بۆ بەرامبەر دوژمنان خوای گەورە کەسانێکی پێبەرز دەکاتەوە تا لە چاکە و چاکەکاریدا دەیانکا بە سەرکردە و پێشەوە
خەڵکی شوێن پێکانیان هەڵدەگرن و لاساییان دەکەنەوە لە کردەوەکانیاندا و پرس و ڕایان پێدەکەن. فریشتەکان حەز لە هاوڕێتیان دەکەن و بە باڵەکانیاندا دەیان سڕن. هەموو وشک و تەڕێکیە و دنیایەش داوای لێبوردنیان بۆ دەکەن لای خوای گەورە، تەنانەت ماسی و ئەوەشی لە دەریادایە، هەروەها دڕندەکانی وشکانی و ئاژەڵ و زیندەوەرەکانی تریش. چونکە زانست ژیانەوەی دڵانە لە نەفامی، چرای ڕووناچی چاوانە لە تاریکیدا، بەندە دەگەێنێتە پلە و پایی چاکەکاران و بریسترین پلەکانی دنیا و دوا ڕۆژی پێدەبەخشێت. بیرکردنەوەش لە زانست بەرامبەر بە پاداشتی خێر و چاکەی ڕۆژەوە و خوێندنی دووبارەکردنەوەشی بەرامبەر بە پاداشتی شەو نوێژە. بەو زانستە پەیوەندی خزمەتی پتە دەکرێت و حەڵاڵ و حرامی پێدەزانرێت. زانست پێشەوەی هەموو کردەوەیەکە و کردەوەش پاشکوێتی. خوای گەورە دەیبەخشێت بە بەختەوەران و بەدبەختانیشی لێ بێبەش دەکات. داواکارم لە خوای بەخشندا دڵەکانمان، کردەوەکانمان، گفتارمان، ئاکار و ڕەوشتمان بە پێی شەریعەتی بێوێنەکەی لێ بکات و گوناه و تاوانەکانمان لەسەرشان هەڵگرێ و بە بەهەشتی ڕازاوە و دڵڕفێن شادمان بکات. آمين. وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم. سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليه. والسلام عليكم ورحمة الله وبركاته. خوێنەری بەڕێز ئەم کتێبە بە کۆتا هات.